شۆڕش لە نیشتیمان پەروەریەوە بۆ گیرفان پەروەری و فرۆشتنی شاخ و شۆڕش بە پارە و سەروەت و سامان. عەلی بچکۆل لە کتێبی سەختە ڕێدا دەڵێت ئەو سەردەمە ژیانی پێشمەرگە گۆڕانکاری زۆری بەسەرداهات. برنج و ڕۆن و گۆشت و ئاردی سپی وەچوونە ناو خەڵک و ماڵان بەبێ ئەوەی ترسی دەنگی کۆپتەرت هەبێت. ژیانی ئێمە بە تەواوەتی گۆڕابوو. ناوە ناوە ئیجازەیان دەداینێ و هەر شوێنێکت پێخۆش بووایە دەتوانی بڕۆیت و لەوێ بیت. وردە وردە هێزەکانیش ڕاهێنانیان پێدەکرا بە بیانووی ئەوەی کە ئەگەر ڕێکەوتنەکە سەری گرت ئەوە ئەبێت ببینە بەشێک لە هێزی سەربازی ئەوان، بۆیە ناکرێت کە ئەو شتانە نەزانی. پەیوەندیکردن لەگەڵ ڕژێمی عەبدوسەلام عارف و هاتنی تاهیر یەحیا بۆ ڕانیە و دانانی ئازوقەی تەواو بۆ پێشمەرگە و گواستنەوەی پێشمەرگە بۆ هەر شوێنێک کە خۆی پێی خۆش بێت و پێدانی پارە هەلێکی باشی ڕەخسان بۆ ئەوەی خەڵکی فێری بێنیزامی و بەرەڵایی ببن و گاڵتەیان بە شۆڕش و بە نیشتیمان پەروەری بێت. دواتر هەوڵدرا کە ناکۆکیەکانی نێوان سەرکردایەتی و سەرۆک حیزب چارەسەر بکرێن، بەڵام ئەو هەوڵانە بێسوود بوون و پاژماوەیەک مام جەلال دەستی کرد بە گەڕان بەسەر پێشمەرگەکاندا و دەستی کرد بە قسەکردن بۆیان. بەڵام لەگەڵ مام جەلال ئەو ناوەی بەجێ دەهێشت پێشمەرگەکان بنە و بارگەیان کۆ دەکردەوە و دەچوونە لای سەرۆک حیزب. هەرەو کاتە بوو بەهێزێکی زۆرەوە هەڵیان کوتایە سەر سەرکردایەتی و بەرەو ئێران ئاودیویان کردن. لەوێشەوە دەستیان دەی هەڵ نەگرتن و هەر گول لە بارانیان کردن. پێش ئەو ناکۆکیە پێشمەرگە سوێندیان بەسەری یەکتر و بەسەری شۆڕش دەخوارد. بەڵام کاتێک ناکۆکی دروست بوو کەسانێک سوودیان لە هەڵمەتەکە وەرگرت و شۆڕشیان بۆ بەرژەوەندی خۆیان بەکارهێنا و خۆیانیان پێ دەوڵەمەند کرد. لەلای هێزی سەرۆک حیزب بەلۆری شەکر و ئارد و برنج و گۆشتیان لەلایەن حکومەتەوە بۆ دێت و لە بری خەوتن لە بەتانی دراوی ماڵان و خەوتن لە مزگەوتی سارد و سڕدا ئێستا لە بارەگەی دەوڵەمەند و شوێنی باشدا دەخەون. پێشمەرگەی جاران عانەیەک لە گیرفانی دانەبوو، بەڵام ئێستا پارەی خەڵات و پارەی مانگانە وەردەگرێت و ئەوەشی پلەی بەرز بووایە بە پێی پلەکەی دەمی چەور دەکرا. ئەم پارەدان و دەم چەورکردنە دڵسۆزی و تەبایی لە نێو ڕیزەکانی پێشمەرگەدا نەهێشت و لە بری ئەوە درۆزنی و دەملوسی و ئاژاوەچیەتی دروست کرد و وای لێ هات بۆ ئەوەی پلە و مەنسەبیان دەست بکەوێت قسەیان بۆ یەکتری دروست دەکرد. هەرچی شینی دەکرد بۆ هەریسەکە بوو نەک بۆ حوسێن. دواتر مەکتەبی سیاسی و پارتی لێک ترازان و هەوڵدرا برەو بە یەکتر کوشتن بدرێت و ئەوەی کوشتنی ئەنجام بدایە پلەی بەرز دەکرایەوە و بە دڵسۆز دەستنیشان دەکرا. ئەمەش بۆ ڕەواییدان بوو بە براکوژی و بە یەکتر کوشتن. بەم شێوەیە ئەنجامی ناو ناکۆکیەکە لەو پەڕی پەرۆشی و دڵسۆزی و نیشتیمان پەروەریەوە گۆڕدرا بۆ کوشتنی یەکتری و سوورکردنی دەستی یەکتر بە خوێنی براکان و ئەوەی ناوی نیشتیمان پەروەری و دڵسۆزی خاک و گەل بێت هیچیان نەهێشت و هەمویان کردە قوربانی مانەوەی خۆیان لەسەر تەختی دەسەڵات.